بە مەبەستی بە کللتورکردنی گەشت پێشانگایەکی نێودەوڵەتی بۆ کۆمپانیا ناوخۆی و بیانیەکان لە سلێمانی کرایەوە. هاوڵاتیان بە گرنگیەوە لە چالاکی و پێشانگای هاوشێوە دەڕوانن بۆ ئەوەی گەشتی ناوخۆ و دەرەوەش لای هاوڵاتیانی هەرێم و بەتایبەت سلێمانی ببێت بە کللتور. بەڵام سەختی دۆخی ژیان و دواکەوتنی موچە هۆکاری ساربوونەوەی خەڵکە لە گەشت و بەتایبەت گەشتی دەرەوەی وڵات. سەرەتا من ئەوەی کە خۆم بیری بۆ چوونی من ئەوەیە کە ئەمە بێتە کللتورێک لە ناو کۆمەڵگاکەی ئێمە گەشتکردن یاخود پێشەنگای گەشت و گوزار ئەمە دەورێکی زۆرە بینە لە پێشکەوتنی وڵاتەکەتا لە بەرزکردنەوەی ئاستی اقتصادی وڵاتەکەتا بە کللتورکردنی وڵاتەکەت چونکە سەقافەتی وڵاتەکە لە ڕێی گەشت و گوزارەوە بڵاوبێتەوە بە چواردەوردا یاخود ئەتەکێت و هەڵسوکەوتی کۆمەڵگاکە بەڵام گەڕانەوەی بەوەی کە پێشەنگاکەی ئێمە کە ئێستا پێشەنگاکی گەشت و گوزار کراوەوە بەڕاستی چۆڵە لەبەرەوەی خەڵک گرنگی زۆر پێنایە بۆ گرنگی پێنایە نازانێ گرنگی و بەهای ئەم گەشت و گوزارە لە چێ هەم ڕۆڵی هەیە بیری چۆتۆکەمە ڕۆڵی هەیە لەوەی اقتصادی بەرز بێتەوە دوو سەقافەتێکە بەڵام ئەمەی وای کردووە کە گەشت و گوزار یاخۆ پێشانگای گەشت و گوزار لە وڵاتی ئێمە جاری کە بەرەو ئاستێکی دابەزین بڕاتەوە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ بارودۆخەکە ئەگەڕێتەوە دیسان باباسی حکومەتکەینەوە بەڕاستی کە ئێمە ئەڵێن حکومەت طبعاً باڵا دەستەکان نەگرێتەوە ئەوانەی لە ناو حکومەتان کارەکەن ئەوان خۆیان وا لە ئێماکەن جارێکی کە بیرمان بچێتەوە گەشت و گوزار هەیە یان کاری لەسەرکەین یاخۆ گەشتکەینەوە. پێشانگاکە لە ڕۆژانی 14 و 15 و 16 ئەم مانگە کراوە دەبێت. بەشداربووانی پێشانگاکەش بە چالاکیە کە دڵخۆشن و هیوادارن چالاکی و پێشانگای هاوشێوە بەردەوامی هەبێت بۆ هەماهنگگی و کاری پێکەوەی کۆمپانیا بیانی و ناوخۆییەکان. یەکەم جاری سیاری ئۆڤرۆ داخلیان پێشانگەیانە ببێت و ئێمە ئەمانە بیکەین بە کەلتور ساڵانە دووبارەی بکەینەوە چەندین کەسمانەیە زۆری حەزیە بەڵام نەکاتەکە ئازانێ نە شوێنەکە ئازانێ یا هەلێکی بۆ نەرەخساوە لەگەڵم گروپانەیە بەشداری بکات چاوەڕێەکەین بەڵچکە دوێنێ بە بۆنەی یادی دامەزاندنی سلێمانیەوە سەردانێکی کەم بەشداریان فیستیڤاڵی کردووە بەڵام ئەمڕۆ احتیمالە دوای نوێژی جومعەوە دوای دووەوە قەرەباڵغێکی زۆر دروست بێ ئینشاءڵڵا. ئەوانەی کە سەردانی پێشانگاکەکەن هاوڵاتی ئاسایین ئەو هاوڵاتیانن کە گەشت و گوزاریان هەیە و بەشدار نەبوون لێرەیان ئەو هاوڵاتیانی کە لە شاری ئێرانەوە هاتوون چکە ئێستا لێرەیە چەند شەریکەیەکی ئێرانی بەشدار بوون وەکو سەردانیش غێریوانی کە شەریکانەی هاتوون بەشداریان کردو و یان هاتوون سەردانەکەن بۆی بزان چی هەیە چی نییە چکە پێشانگایەکی ئاوهاینە شتێکی زەڕورەکە بکرێت و زیاتر خەڵک دیە سەردانیەکە. جگە لە چەندین کۆمپانیای بیانی زیاتر لە 50 کۆمپانیای ناوخۆیی و ناوەڕاست و خواروی عێراق لە پێشانگا نێودەوڵەتیەکەی سلێمانی بەشداریان کردو ئامانجیشیان کار ئاسانیە بۆ دانیشتوانی شارەکە تا گەشت ئەنجام بدەن. ئەمە سەر ڕێنماییشکردنی سەدان ئۆتۆمبیلی شاخگەڕ و گەشتیاری تا هاوڵاتیان سوودی لێ ببینن. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.